یەکریزی نەک لێکترازان. لەو ساتانەی خەڵکی کوردستان لە خەونی بەدیهێنانی خواست و مافەکانیان نەبوون. لەو ساتانەی هەمومان بیرمان لە داهاتوویەکی گەش و خۆشگوزەرانی و سەقامگیربوونی ئاشتی و ئارامی دەکردەوە. لەو ساتانەی کە زۆرینەی هێزە سیاسیەکان جۆرێک لە هاودەنگی و کۆدەنگیان نوان بۆ دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان، لەو کاتەدا شەڕێکی قورس و نابەرامبەر یەخەی خەڵکی و خاکی کوردستانی گرت. بەداخەوە هێزی پێشمەرگی کوردستان پاش بەخشینی دەیان شەهید و بریندار تووشی نسکۆیەک بوو. نسکۆیەک کارگیز بیرمان لێ نەکردبووەوە، خۆمان بۆ ئامادە نەکردبوو. ئەم نسکۆیە گەرچی بەرامبەر هێزێکی زەبەلاحی پڕچەکی مۆدێرنی دەرەکی بوو بێت کەچی لە لێکەوتەکانیدا خەریکە پریشکی ئاگرەکەی دێتەوە ناوماڵی کوردستانیان و دەیەوێت خەرمانی خوێنبەخشینی دەیان ساڵە بسووتێنێت. وا خەریکە دەنگی دەهۆڵەکانی دووبەرەکی بەرزە بنەوە، وا خەریکە بانگەشەی تێکدانی یەکریزی دەگاتە گوێمان. ئەمانە تەنها قسەنین، بەڵکو ڕاستین و خەریکە ڕوودەدەن کە ڕوویاندا شەڕی ناوخۆش ماڵی هەمومان وێران دەکات. ئێستا کاتی دادگاییکردنی هیچ کەس و لایەنێک نییە، کاتی باس و خواسی تۆمەتبارکردنی یەکتری نییە. گەر سەرکەوتن ڕۆی بدایە خاوەنی زۆر بوو، بەڵام کە بووە نسکۆ هەریەک لە خۆی دوور دەخاتەوە و دایخاتە باوەشی ئەویتر. بۆیە ئەرکی هەموو کوردستانیانە لە دەرەوە یان ناوەوەی کوردستان کار بکەن بۆ ڕێگری لەم بانگەشەی دووبەرەکیە، ڕێگری بکەن لە هەموو وتاروکارێکی ئاراستەکراو بۆ تێکدانی یەکریزی. ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و چالاکوانانی مەدەنی و هونەرمەندان و ڕۆژنامەنووسان و داکوکیکارانی مافی مرۆڤەکە لە تۆڕەکانی سۆسیال میدیا چالاکی بنوێنن، پەیامی کورت و کاریگەر دژی تێکدانی یەکریزی و بەرەنگاری لێکترازان و شەڕی ناوخۆیی بنووسن. چالاکیەکان چڕ بکرێنەوە بۆ ئاشتی و دژایەتی و تاری ڕق و چینە. چالاکی جۆراوجۆر لە کەناڵەکانی میدیا ئەنجام بدرێت و داوای پتەوکردنی یەکریزی بکرێت. هونەرمەندان چالاکی هوەری دژ بە پەرتەوازەیی و دووبەرەکی و یەکتر سڕینەوە ئامادە بکەن. ڕۆژنامەنووسان و میدیاکاران کار بکەن بۆ ئاشتی و پاراستنی ڕوحیەتی یەکتر قبولکردن و ڕێزگرتن لە جیاوازیەکان و گەڕان بە دوای خاڵە هاوبەشەکاندا. ڕێکخراوەکان ئارم و لۆگۆ ئاڵای پاراستنی ئاشتی و ئارامی هەڵبواسن و کار بۆ چەسپاندنی بکەن. گروپی هەمەڕەنگ پێک بێنرێت و بچنە ناو جەماوەر لە شار و شارۆچکەکان تاکو هانیان بدەین ڕێگری لە دووبەرەکی بکەن. لەگەڵ ئەمانەشدا داوا لە تەواوی کوردستانیان دەکەین کە پشتیوان و بەشداری ئەم هەوڵە مەدەنی و ئاشتی خوازانەیەمان بن، پەیام و دروشمەکانیان هەڵمەتە بکەن بە پەیامی خۆیان و کاری بۆ بکەن و داکۆچی لێ بکەن. نابۆ پەرتەوازەیی، نابۆ لێکترازان، نەفرەت لە شەڕ و ئاشوب. ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و چالاکوانان و هونەرمەندان لە شاری سلێمانی